ڕۆژی 8 مارسدا چییە؟ پەیامی من پیرۆزبایی لە هەموو ژنانی جیهان دەکەم، لە ژنانی کورد دەکەم، لە ژنانی ئازادی خواز و خۆی بوون دەکەم. یعنی هەم هەر ژنێکە بێ خۆی بێت، کاتێک کە خۆی بوو ئەتوانێت زۆر بدۆزێتەوە، ئەتوانێت خۆی بدۆزێتەوە لە کۆمەلگایە ببێ بە کەسێکی بەهرەمەند، ببێ بە کەسێکی چالاک، بتوانێت خزمەت بە کۆمەلگاکەی خۆی بکە. 8 مارس پیرۆزەکەم لە خانمانی کورد، لە خانمانی جیهانی. وادارم ئەم ڕۆژە ڕۆژێکی پیرۆزە بێتە مای سەرکەوتنی هەموو خانمان لە جیهاندا. پیرۆزبایی ڕۆژی ژنان لە هەموو ژنێکەکەم لە ژنانی کوردستان و ژنانی هەموو جیهان. داوامەوەیە زیاتر مافەکانی ژن فراهم بێت و زیاتر هەموو شتێکی باشیان کەشی زیاتریان بۆ بەرەخشێنرێ لە هەموو بوارەکاندا. لە وەکو مێژوو ڕۆژێکی بۆ دانراوە، گینا ڕۆژی ژنان هەموو ڕۆژێک ڕۆژی ژنانە، هەموو ڕۆژێکە ژنانیانە دەروانێ بۆ کارکردن خزمەتەکەن لە ماڵ و مناڵ پەروەردەکەن، خزمەتی ماڵەکانەکەن، هەر ئەو بوونەی خوان بخوان بوونێکی پیرۆزە و وەکو جەژن. پیرۆزبایی لە خۆم و لە هەموو خانمانەکەم هیوادارم زیاتر پەرە بە خانمان بدرێت، هەرچەندە لە خۆشبەختانە ئێستا زۆر باشتر بەڕێوەچن کارەکانیان، زیاتر ئافرەت هاتووەتە ناو بواری کارکردن و زیاتر پەرە بە کارەکانیەدا. چەند پێت وایە لە هەرێمی کوردستان دەرفەت ڕەخساوە بۆ خانمان بوانن لە کایە گرنگە سیاسی و ناوەندەکانی بڕیاردا کار بکەن؟ هەڵبەتە لە ئێستا من بە شێوازێکی جیاوازتری بینم زۆر ژنان زیاتریانە دەروانش زیاتر کار ئەەکەن، ئەگەر تا ئەو ژنانش کە فەرمانبەرنی لە کە حکوومیەکانە توانن لە ناو ماڵەکەی خۆیانەوە کاری دەستی و سەرقاڵن بە کۆمەڵە ئیشی کەوانێکە هاوشانی ئەو ژنانن کێنە دەرەوە فەرمانبەرن لە ناو فەرمانگە حکوومیەکانە. هەڵبەتە ئێستا زیاتر من ئەوە ئەبینم کە ژنان زیاتر لەکایە هەم سیاسیەکان هەم کاری حکومی خۆیان بەرجەستەکرد و خۆیان کاری خۆیان ئەنجامن بەو شێوەیە کە بەڕاستی ژن شایستەیەتی کاری بۆ کراوە. بەڵام هێشتا ئێمە لە جێ تەمۆحی ئێمەیانێ، لە جێ ئەوانەیە کە ئێمە ئەمانەوێت کە ئێمە تەمەنایەکەن، چکە بەڕاستی ژنانی فەرمانبەر یاخودەوانی کە لە دەرەوە کارەکەن دوو جار ماندوون، بەڵام بۆ خۆیان خۆشێکی زۆر گەورەیە کە ئیسپات وجودی خۆیانەکەن کاتێک لە دەرەوە کارەکەن و کارەکانی بەسەرکەوتوی ئەنجامەیەن. حەزەکەم ئافرەت ببێتە سەرۆک وڵات، سەرۆک هەرێم، لەبەرەوەی هەر وڵاتێ ئافرەت سەرۆکی بێت، هەر وڵاتێ ئافرەت بەڕێوەی ببات، ئەو وڵاتە ئاشتی و خۆشگوزەرانی باڵەکەشێ بەسەریا. هیوادارم خانمان هەمووی پاڵپشتیەکەن لە هەر بوارێکا بێ، لە هەر کارێکا بێ بۆی خانمانی جێگەدەستیان دیار بێ و سەرکەوتو من لەو کارانە و لە بڕیارانەی کە دەدەن. جارە بێ ئەو توانایی خۆی بدۆزێتەوە، کاتێک کە توانایەکەی خۆی دۆزیەوە هیچ شتێک ڕێگر نییە. من لەو بڕوایەدام ئەتوانێت خۆی بڕیار بات کە چی بکات، چاڕوان نکات کە کەسێک ڕێگەی بۆ خۆشکە، چونکە ئێمە لە مێژووە ژن هەرچەم ڕێگەی لێگیراوە نەک ڕێگەی بۆ خۆشکراوە، جا لەبەرەوە ئەو ڕێگرتنە نەبێ بە بیانوو ئیتر سیاسیە کۆمەڵایەتیە هەرچیەک هەیە ئەبێ هەمووی تێپەڕێنە، ئەگە تێی نەپەڕێنێ بە کۆی لە ئێمێنێتەوە بە بێدەسەڵاتە مێنێتەوە، ئەبێ خۆی بدۆزێتەوە. ئەویشەوەیە کە مێژووی ژن بزانێ، مێژووی خۆی بزانێ، بگەڕێتەوە بۆ دواوە کە ژن چی بووە، نەک ئێستا سەرمایەداری، کۆیلایەتی، مۆدرنیتە ئەمانە وای کردووە کە ژن ون بێت لە خۆی، ئەوەیە کێشەکە. بەڵام کاتی ئەوانەی تێپەڕان دەکەوێتە سەر ڕێگە ڕاستەکە، دەتوانێت هەر چ شتێکی بێ بیکات. ضرورە هەموو کەسێ مافی خۆی داوای مافی خۆی بکە، لەبەر ئەوەی کە من ئەگەر داوای مافێکی خۆم نەکەم هەتا ماوم چاوەڕێ بم ناکرێت، یعنی بێ خۆم برە بەوە بم کە بتوانم داوای مافی خۆم بکەم. هۆشیاری گرنگە بۆ ژن، ئەڵبەت هۆشیاریش بە خوێندنەوە، بە تێڕامان، بە پرسیارکردن، بە تێکەڵاوبوون، بە ئاکارە جوانەکانی مرۆڤ بتوانێت ئەو شتانە لە خۆیان بدۆزێتەوە وشار دەبێ. بەڵام تۆ خۆت قەتیس بکەی لە شوێنێکە یا کۆمەڵێ شتی لابەلاکە تۆ دا ئەبڕێ لە کۆمەڵگا، ئەوە دوور دەخاتەوە، ئەوە ناتوانێت خۆت ببینیتەوە. ئەوش لە وڵاتی ئێمەیە بتەوێت نەتەوێت ئافرەت
لە دوای پیاوەیە یعنی بڕۆ محکەمەکانیش دایمە دوو ئافرەت بە یعنی بە دوو شاهێت اینجا شاهێدەگەیان پیاوەکە زاڵە بەسەر قسەتە تۆ هەر لە ماڵی شۆبی ئەبێ خۆی لە دینی شەرعیشە ئەڵێ پرس بە پیاوکە بەڵام زیاتر پیاوەکە زاڵە بەسەر هەموو شتەکانیاڵێ ئەوە نابێ بکەی ئەوە بە دڵی منەکەتە وای لە تۆ جلوبەرگەکەش بە دڵی پیاوە لە بەرەکرێ